جوە بگرن هەتا بەرشا ئەو کلاسیکوێ نەباتەوە کارەبای ئێوە نییە. خۆ بەدەست من و تۆ نێ بە قوربانم خۆی ریال بە قووەتە یە گۆڵ بەسەر گۆڵایکای تۆ خۆ بەدەست من تۆ نییە کە دەواز بێنە من سەعاتێکە بە ڕیشی سپیوە لێ پارێمە دەواز بێنە تێکی مەیە ئەها بە ساقە بم واز لەم کلاسی کۆشتە بێنە بۆ خاتی خوا ساڵان فوتبۆڵێن ئاوا نەبوو ئەیامی ئێمە مەجموعەیەشی بە قووەتە بوو ئەمە ئەحمەد رازی بوو خوا عافوی کە ئەمڕۆی لە هەموو ڕێجێ خۆشتر بێ ئەوە عەدنان درجال بوو ئەگەریان بردەوە هەدیەی باشیان وەرەگر بەڵام بدۆڕانایە سەریان پاگە تاشین و شەقتڕێنیان نەکردن. بامە حاجییان ئەها گوناحنیە ڕەشیقێکی وەرزشکاری شوکو من نادێکی بدۆڕێ بۆ تو یاریکەری یاریچی یاریکە دەڵێ مام حاجیجان خۆ نە مەخسەمەوە نییە کوڕم یعنی ئەڵم تۆش بە دوای تۆپەکان ڕاکەی ئەلا کولن ئێستا کارەبان نییە هەتا بەرشە گۆڵ لێکرابێ کارەبان نییە وەرە بووم زانیە بەرشلۆنەی مۆلیتەکە بەر لێکە عوسمان ڕاکێشە دەک لە خۆتەوە قسە مەکە من لێ پاڕێم و دەوازی لێبێنە داوە ئەوەسە بەسە ئەسڵ منیش بمزانیە تۆ ڕیاڵی هەر کارەبام نەئایدێ من ئەو شتانە نازانم هەتا بەرشە گۆڵی لێکرابێ کارەبان نییە. کاکە بیکە لە ڕای خوا و کارەبایەمان بەرم دایکم لە ماڵە چەند ڕۆژە نەخۆشە. کاکە ئێمە ئیلاخی ڕیاڵ و بەشەمان چیە ڕەحمەتە لێبێ من کاسبکاری ماڵۆم هاتمەتەوە ماڵە تۆزە ئیسراحەت کەم بەم گەرمایە. وەرە کاکە چۆنی ڕەحمەت لێ بۆ خەترمان لێکەی بۆ کارەبا بڕووی نەباوە پارەی چی؟ ئەرە کاکە تۆ وازێ مجموری شوێ بۆ کارەباکەمانە بڕووی بۆ نەشە جمهوری ڕیاڵی نەبابە من بەرشەم کاکە لێکەی خۆ منم سپیانە نیم بەرشەم بەسەر هەردوو چاومە ئەوە ڕەحمەتی خوا لێ بڕۆ کارەبا دەڵێیت بڕۆ دێخوا عەبیزەکەکە وەڵا منیش بەرشەم تۆش بەشێ ئای چۆن وەرە بە قورعان فڕی پێوە نییە کۆرە چۆن فڕم پێوەن وەڵا هەمویانە ناسم ئادە پرسیارێکی لێ بکە بڵێ ناویان چییە؟ ئادی پێمەڵ ناوی یاریزانێکی بەش هەموویە زانم کاکە گیان بۆ بژمێرم ئەمە ئەمیتەبە بەجار دارەمەندەر ئەمە مەیسونە میسۆنەشی ئەوەشی یان لەگەڵای وەرەکە حاجاوی تۆ باسێکی متەخەبە هیندیە کاکەم لەمە بەرشەلۆنە کورە دە فەرقی چیە کوڕم دەبۆمان هەڵکە و مناڵانە لە ماڵەوە سووتان بەساقم جا دوایەکی خۆ عیدی بیلادیشم هەیە ئیخۆت ئەی ماشەڵڵا لێ بێنانە گەنجی ماشەڵڵا یاخوا بەزیابێ ئەو شتانە ناخوا لای من هەتا بەرشە گۆڵی لەکرابێ کارەبان نییە کۆرە بە خۆ بڵێ بەسەری تۆ بەشە قەت نایباتەوە بەخوا دوو دەقەیەکێک کا بە دوان ئاوا تۆ بە یارمەتی خۆ ماڵیە وارە سوورەکە نییە با وارە سوورەکەیە بەسەری خۆفت کۆرە بێمنەتدا بەسەری تۆ یەک دینار یەک دینار بەڵێ دە بە ساقبم دە هەڵی کە با بڕن و ناو ماڵ و ناو سووتان لە گەرما چاوە ڕاستەکەم وەرە کاکە ئیشەڵا بەشەی باتەوە دەواز بێنە ڕەحمەتی لێبێ و کارەبایە بۆی ماڵکەرەوە ئیشەڵا بەشەی باتەوە 1000 گۆڵەکان. کاکەی جانبیکە لە ڕای خوا و کارەبایەمان بەر ئێمە نەخۆشمانە لە ماڵەوە. کورە دوعای بەخێرێ بۆ کەم بەرشەبی باتەوە 16 بە هیچ باشە ئیشەڵا ئەوە لە بە خاتری ئەوان لە بە خاتری ئەوە نەها ئەوە چون کارەباکە هەڵێمەوە دەی ماڵێ ماڵێ ئاوا بێ زۆر مەمنونم من لەشە ساق بێ ئیشەڵڵا خۆتان جۆ بگرن هەتا کلاسیکۆی داهات و کارەبای مۆتێکە بۆ